سڵاو لێبێ لە ئێستادا ئامادەکاریەکان بۆ خۆپشاندانەکە کراوە و بڕارە کاتژمێر 4 بە پێیوتەی ڕێخەراری خۆپشاندانەکە ئەم هەفتەیە خۆپشاندانەکە دەکەنە کاتژمێر 4 بۆ پێی لە هەفتەکانی ڕابردوودا کاتژمێر 6 دەست پێ خۆپشاندانەکان دەست پێ کرد بەڵام ئەمێ بڵێم کە جیاواز لە هەموو هەفتەکانی دیکەم هەفتەیە وا بڕیارە خۆپشاندانێکی ملیۆنی بکرێ بۆ پێی کە لەگەڵ یادێکی مەذهبی شیعەدا کە یۆمی غەدیرە ڕۆژی غەدیر لەم ڕۆژەدایە و چاوەڕوان دەکرێت سەرجەم تیارەکان یاخود باڵەکانی شیع مەذهب لە خۆپشاندانەکە بەشداری بن کە دیارترینیان باڵی موقتەدا سەدرا. ئەمێ بڵێم لە ئێستادا ئێمە لە نێو گۆڕپانی تەحریرین وەک دەبینیت تەواو چۆڵ کراوە و خاڵی کراوەتەوە لە هاتوچۆی ئۆتۆمبیل تەنانەت پیادەش ئەگەر ئەو هاوڵاتیانی کە ماڵ و دانیشتوی ئێرە ئەم ناوچانە نەبن کە سنووری گۆڕپانی تەحریرەوە بە هیچ شوەیەک ناتوان بێنە نێو گۆڕپانەکەەوە. ئەمێ بڵێم کە دەواازەکانی ناو گۆڕپانی تەحریریش سەرجەمیان گیراون دەواازەی پردی جمهوری کە ڕاستەوخۆ دەڕوانێتە سەر شەقامی پەرلەمان کە ئێستا لە بەردەمی مندایە بە تەواوی لە کاتژمێر 3 شەوی ڕابردووەوە گیراوە و هاتوچۆی تێدا قەدەغە کراوە دەواازەی سادونیش کە دەکەوێتە لای چەپی منەوە بە هەمان شێوە ئەو دەواازەیەش گیراوە هاوڵاتیان بۆیان نییە لەو دەواازەیەوە کاتژمێر 4 بۆیان لەم دەواازانەوە کە سێ دەواازەی سەرەکین و دەواازەی ڕەشیدیش بە هەمان شێوە دەکەوێتە لای ڕاستی منەوە تاکە دەواازە کە هاوڵاتیان بۆیان هەیە ئەمڕۆ بێنە نێو خۆپشاندانەکە ئەم دەواازەی دوای منە کە بە دەواازەی گۆڕپانی ساحە یاخود گۆڕپانی تێران ئەژمار دەکرێت. ئەمێ بڵم تافگەر ئەم هەفتەیەش بە بڕارێکی موقتەدا سەدر خۆپشاندانەکە ئەوان ڕێکیان خستەوە سەرپەرشتی خۆپشاندانەکەکەن تەنانەت ئێمە لە کاتی هاتنەوە ژوورۆشمان بینیمان کە سەرایە سەلام چەکدارانی سەرایە سەلام کە باڵی سەربازی موقتەدا سەدرە بڵاویان پێکرابوو لەگەڵ پۆلیسی ئیتیحادیدا خەڵکیانە پشکنی و چاودێری بارودۆخەکەیانە کرد بەو پێیکە موقتەدا سەدر لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماژەی بۆ کردبوو کە ئەم هەفتەیە جیاواز لە سەرجەم هەفتەکانی دیکە خۆپشاندانەکان بەڕێوە چێوە ڕاستەوخۆوان سەرپەرشتی خۆپشاندانەکەکەن سەبارەت بە دروشمی خۆپشاندانەکەش تەفگەر لەو باخچەی دوای منەوە کە ڕاستەوخۆ ئێستا کامێرەکانی نارتی دەڕوانێت لەو باخچەیە ڕێکخەرانی خۆپشاندانەکە کە نزیکەی 150 ئەندامن وەکو گروپی ڕێخەری خۆپشاندانەکە لە ئێستادا خەریکی نووسینەوەی پۆستەر و ئەو هوتافانن کە خۆیان ئەیانوێت لە خۆپشاندانەکە لە کاتژمێر 4 بەرزی بکەنەوە دیاریترینەوە ئەو هوتافانەی کە ئێمە بەر لە چەند خولەکێک لەگەڵیان دابووین بینیمان ئەوەیە کە کات بۆ حەیدەر عەبادی دیاری دەکەن ئەگەرچی لە هەفتەکانی ڕابردوودا پشتگیریان لە چاکسازەکانی حەیدەر عەبادی دەکرد بەڵام بە پێی وتەی یاخود وتەبێژی ڕێخەری خۆپشاندانەکە بێ ئەم هەفتەیە ئیتر پشتگیری لە عەبادی ناکرێت تەنها ئەوەیە کە کات بۆ عەبادی دیاری ئەکرێت کە وەرەقە چاکسازەکانی بکاتە سەر ئەمری واقع وامەوە بڵم کە ناوی چەند وەزیرێک لە پۆستەرەکاندا هەبوو ئەوەی ئێمە بینیمان و ئەمڕۆیەنەکانشان لە ناو خۆپشاندانەکان بەرز دەکرێتەوە کە دیاریترینیان وەزیری کارەبایە و وەزیری ئاو ئاوەڕۆیە و وەزیری ژینگەیە و وەزیری تەندروستیە و وەزیری داراییە هەموو وەزیرانە کە لە ئێستادا لە کابینەکەی حەیدەر عەبادین لە وێنەکانیان لەگەڵ پۆستەرەکاندا هەڵەواسترێ و داوای دەست لە کارکێشانەوەی بەپەلاکەن. ئەمەوێش بڵێم تەفگەر یەکێک لە داواکارەکانی دیکەش کە ئێمە بەرچاومان کرد ئەوەیە کە چاکسازی لە پەرلەمان بکرێ بۆ پێی کە بە پێی وتەی ئەمان بێ ئەو پەرلەمانەی ئێستا شەرعێتی نەماوە لەسەر بنەمای محاسەسە پێکەنراوە لەسەر بنەمای تەوافقی سیاسی و حزبی پێکەنراوە و بە پەرلەمانی خۆیانی نازان. ئەمەوێش بڵێم هەر ئەمڕۆ ئەو چالاکیانەی نێو گۆڕپانەکەش یەک ئەخرێتەوە و نایڵن پەرتەوازە بێ وەکو هەفتەکانی دیکە بە پێوتەکانی خۆیان بێ بە وردی چاودێری خۆپشاندانەکەکەن. وەک ئاماژەشم پێکرد سێ دەواازەی سەرەکی لە ئێستادا داخراوە تاکە دەواازە کە هاوڵاتیان لە کاتژمێر 3 بۆ 4 بۆیان هەیە تر بێنە نێو گۆڕپانەکەەوە ئەو دەواازەی دوای منە کە بە دەواازەی گۆڕپانی تێران ئەژمار دەکرێت. ئەمەش بۆ بڵێم تافگەر هێزێکی زۆریش لە گۆڕپانەکە بڵاوی پێکراوە ئەگەرچی نیان هێشت ئێمە زوومی کامێرەکانمان ئەوان پیشان بین بەڵام هێزێکی زۆر لە گۆڕپانەکە ئێمە لێرە دەمێنینەوە چاوەڕێواکەین بزانین لە کاتژمێرەکانی داهاتوودا ناو گۆڕپانەکە چی ڕوەدا. بەڵێ سپاس بۆ ئەمێت محەممەد بەرپرسی نووسین